بەپێی ئاماری ڕێکخراوێکی بواری ژینگە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو لە باشووری کوردستان ڕێژەی لە 150 دارستانەکان بە هۆکاری مرۆیی لە ناوچوون. بۆ هۆیشەوە ڕێژەی سەوزایی لە 120ەوە دابەزیوە بۆ تەنها لە 112. سووتانی دارستانەکانیش لە ماوەی 5 ساڵی ڕابردوو زیاتر چڕبۆتەوە و زۆربیان لە ناوچوون. بە پێی وتی ڕێکخراوی ملکەوە بۆ پاراستنی ژینگە، هەنگاوەکانی حکوومەت بۆ پاراستنی ژینگەی کوردستان لە ئاستێکی خراپدا بیندراوە. حیف و هەزاران حیف دارستانەکان لە مەترسیەکی واقعیدان کە بەپێی ئامارەکانی بەردەست لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ڕێژەی لە 150 دارستانەکانی هەرێم لە ناوچووە و بەو هۆیشەوە ڕێژەی لە 123 سەوزایی هەرێمی کوردستان دابەزیوە بۆ لە 112. زۆربەی لە ناوچوونەکە لە 5 ساڵی ڕابردوو ڕوویداوە کە زیاترە لە 2 ملیۆن دارستانی سروشتی. هەوڵەکانی حکوومەت بۆ چاودێری پاراستنی دارستانەکان دارستانە سروشتیەکان لە ئاستی پێویست نییە و ئەمەش دەبێتە هۆکاری سەرهەڵدانی بە بیابانبوونی ناوچەکە و زیانێکە پەرەبووکردنەوەی لە توانای مرۆڤدا نییە. با پێی ئامارەکانی ڕێکخراوە کە تەنها لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زیاتر لە 2 ملیۆن دۆنم دارستان لە هەرێمی کوردستان لە ناوچوون کە قەرەبووکردنەوەیان کارێکی ئەستەمە. بەوتەی چاودێرانی بواری ژینگە زۆربەی لە ناوچوونی دارستانەکان لە ناوچە سنووریەکانی وڵاتانی دراوسێوە بەهۆی ئاگرکردنەوەی بە ئەنقەست ئاگرەکان پەرەدەسێنێت و ڕووبەرێکی زۆری دارستانەکان دەسووتێنێت. حکوومەتی هەرێمیش بە پێویست هاوکار نەبوون بۆ کوژاندنەوەی ئاگر لە دارستانەکان. زۆربەی ئاگرەکانی ئێمە بەداخەواڵم لە سنووری ڕۆژهەڵاتی کوردستانەوە ئاگرەکان بەر ئەدرێت لەلایەن ئەو هێزانەی حکوومەتی ئێران کە لەسەر سنوورەکانم بەر ئەدرێت بە ئەنقەست. بەداخەوە سنوورەکانی پێنجوێنیش ئەلغامن مین ڕێژکراون. زۆر جار بەهۆی مەترسی مینەوە نەتوانراوە کۆنتڕۆلی ئاگرەکە بکرێت. ئەمە خاڵێکی کەش بەجددی ئەو تیمانە هەرچەنە هاوکاریشن تا ڕادەیەک، بەڵام بەپێی پێویست نییە و تیمەکانی ئاگر کوژێنەوە توانم بڵم زۆر لاوازن نەیانتوانیوە بەو شێوازەی کە هەن کۆنتڕۆلی ئاگرەکان بکەن، چاودێری بکەن. بەوتەی ڕێکخراوەکانی بواری ژینگە زۆربەی و کەسانەی دەستیان هەبووە لە سووتاندن و وێرانکردنی دارستانەکان دوای گرتنیان بە ماوەیەکی کەم ئازاد کراون لە کاتێکدا دەبوو سزای تند بدرێن. لەلایەکی دیکەشەوە پێویستە لەسەر حکوومەت ئامێر و پێداویستی باشتر بۆ کوشاندنەوەی ئاگر دابین بکات کە لە هەموو هەلو مەرجێکدا لە ئامادە باشیدا بن.